سڵاوێکی پڕ لە خۆشەویستیتان لەبێ ئازیزان من ڕەنگێنم خۆشحاڵم هاتمەوە خزمەتتان دەم هەڵدێنین و قۆڵ هەڵدەماڵین و دەنگمان لێر دەکەین بێبەرین لەوەی کاتێک باسی توانای خانمەکانمان دەکەین لە هەر سوچێکی ئەم کۆمەڵگایە دابێت ورەی ژنێک پەرژینێک هیوا و ئاواتی لە بەردەم خانماندا هەڵڕژاندووە ئەویش خات و ئەمەلی پڕا و پڕ لە ئەمەلە بۆ ژیان سەرۆکی دەستەی گەشت و گوزار ئەمڕۆ هاتوومەتە خزمەتی بۆ شوێنی کارەکەی بۆی بەسەری بکەمەوە سەبارەت بۆ ئەزمون و کار و چالاکیانەی کە لە قۆناغەکانی ژیانیدا بەدەستیێناوە ئەم کاتت باش خات و ئەمەل زۆر زۆر خۆشحاڵم لەگەڵ تۆ تەندروستی چۆنە بە هیوان باش بیت لەکەم کورتی ماوە بورە تۆزێ خەم بووین لە کاتەکەوە کەم لە ڕێگە دوورەوە لە کەرکووکی قودسی کوردستانەوە بۆ من جێگەی شانازیە بۆ ئێمەش جێگەی شانازیە خۆشەویست لە پارچەیەکی تری کوردستانەوە بێت من زۆر خۆشحاڵین زۆر سپاس ئومێد دەکەم بتوانین لەم پرۆگرامە حەق بە تواناکانی تۆ بدەین بۆ ئەزمموی کە چەند ساڵە بەدەستێناوە بەڵام سەرتا بەسی بێک لەسەر ژیانی تۆ دەست پێەکەی فەرمون باپێکەوە بینەری بین. ئەمەل جەلال سەعید لە ساڵی 1966 لە حەلا لەدایک بووە بڕوانامەی دیبلۆمی لە پەروەردە و بەکالۆرێسی لە زانستە سیاسیەکان لە زانکۆی سلێمانی بەدەستهێناوە لە هەمان کاتدا چەندین بڕوانامەی بەشداریکردنی لە خولی ڕاهێنان و پەرەپێدانی مرۆیی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دامەزراوە حکوومیەکان وەرگرتووە لە ساڵی 1994ەوە کار لە ڕێکخراوە ناحکوومیەکان دەکات و لەو بوارەدا ڕێکخراوی لانەی منداڵانی کوردستانی دامەزران کە یەکێکە لە ڕێکخراوە دیارەکان لە هەرێمی کوردستان ئەندامی چەندین تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ژنان بووە ماوەی 4 ساڵ نوێنەری تۆڕی عێراقی بۆ مافەکانی منداڵان بووە کە لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان دامەزرا بوو پسپۆڕی و شارەزایی لەم بوارانەدا هەیە زانستی سیاسی ڕاهێنەری بواری جێندەری و مافەکانی مرۆڤ دانانی بەرنامە و استراتیژ چاودێری و هەڵسەنگاندن کاری ڕێکخراوەیی بەڕێوەبردن و سەرکردایەتی کردن چەندین سوپاس و ڕێزلێنانی وەرگرتووە و لە ساڵی 1999 لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر چالێکیەکانی وەک ژنێکی چالاک مەدالیای ئاڵتۆنی پێدرا لە ئێستاشدا سەرۆکی دەستەی گەشت و گوزارە لە حکوومەتی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێ بێ خۆشەویستانۆک بینیتان لە سیڤەکە ئەم خاتوونە پڕە لە ئەزمون پڕە لە توانە پڕە لە وزە توانێتی کەوا بە جوهدی خۆی توانێتی خۆی بسەلمێنێ لە کۆمەلگایە و نەک تەنها بە خودی خۆی وەکو خانمێک توانێتی کەوا خزمەت بە کۆمەڵگای ئێمە بکات کەویش کۆمەڵگای کوردیە توانێتی کەوا بەرەو پێشچوونێک بە خانمان بدا. دووبارە سڵاو لێ بە خات و ئەمەلجان خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتان سەرەتا بۆ دەستپێکەن وەکو خانمێکی سەرکەوت و جوانترین و باشترین پێناسە بۆ ژنبوون چییە؟ ژن دایکە خوشکە هاوسەرە نیشتیمانە ژن مرۆڤە و ژن ناسنامەی مرۆڤایەتیە لە میهرەبانیەکەی لە جدیەتی بۆ کارەکەی بۆ هەر پیشەیەک ئەگەر پیشەی دایکاتی هەڵگرێ بێبان مانای دایک تەبان ئێمە بە شێوەی ڕەهایی ناڵێن هەموو مرۆڤێک ژن بێیان پیاو بێ بە دڵنیاییەوە ژمارەیەک هەیە کە پێچەوانەی ئەو پێناسەیەکەن بسەوانە کەمن من باز لە زۆرینەی ژنانی کوردستانەکەم ژنانی دنیا بەڵام ژنانی کوردستان تێکۆشەر بوون دایکایەتیشیان کردووە بەشێکیش بوون لە هەڵگری خەمەکان پەروەردەکار بوون هەڵگری خەمەکانی خێزان بوون چاودێری خێزان و چاودێری بنەماڵەکەشیان کردووە پێداویستەکانیان دابین کردووە ژن پێشمەرگە بووە ژن برین پێچ بووە ژن زیندانی سیاسی بووە ژن گواسەرەوەی ئەو زانیاریانە بۆ لە بینی شۆڕش و بڵێن هەر لە کۆمەڵگە سەرەتاییەکانەوە ئیبداعی کردووە دایانانی هەموو پێشکەوتنێک بووە بە دڵنیاییەوە بۆیە لە دروستبوونی مرۆڤایەتی خی گەورە ژنی وە خۆڵقاندووە کە ژن بوونەوەرێکی تەواو جیاوازە لە بوونەوەرەکانی تر چ ئەوانەی کە وەکو ئینسان چ وەکو بوونەوەرەکانی تری سەرزەوی بۆیە بە بڕوای من چی بکرێت بۆ بەرزڕاگرتنی ژن پشتیوانی کردنی ڕێزلێنان لە مێژوەکەی لە بەهاکانی هێشتا کەمە بەڵام ئەم شەڕە دەبێت خودی ژن خۆشی
بۆ هێشتنەوەی ئەم بەهای بیکە. بێگومان ئەوە چەندە لەسەر کۆمەلگا ئەرکە دڵنیایە لەسەر خودی خانم بە تایبەتی بە ژنبوونی خۆی بپارێزێ. من باوەڕم وایە پێمان خۆشە ببوورە قسەشەکەی ئێمە پێمان خۆشە لە دەستەواژەکانە لە بەرەوەی لە زاری سەرۆک مام جەلالەوە هاتوۆتە دەرێ ئێمە پێمان خۆشە دەستەواژەی ژن بەکاربهێنی بە بەردەوامی بۆیە هەمیشە لە جیاتوی کە بڵێن خانم یاخۆت ئافرەت ئێمە هەمووی وشەی ڕەسەنی کوردیە جیای ناکەینەوە بەڵام ئەمە لەبەر ئەوەی کە ئێمە توانین بڵین لە زاری سەرۆک مام جەلالەوە دەرچۆ بۆیە خۆشحاڵین کە تاکێکمان بە تایبەتی ئێمە ژنان دەستەواژەی ژن بەکاربهێنین. بەدڵنیایە. زۆر باشە. خات و ئەمەلگیان بڵین پێوەری سەرکەوتنی خانمان بۆ گەیشتن بە لووتکەی سەرکەوتن چییە؟ طبعا مافی ژن مافەکانی ژن وەکو هەر مافێکی تری مرۆڤ مافێکی یاسایی و دەستوریە. ئێمە لە دەرەوەی یاسا و دەستور و لە دەرەوەی ئەو بنەمایانەی کە بەهاکانی مرۆڤ بوون بەرجەستە ئەکا هیچ داوایەکی زیادەمان نەکردو. ژنانی کورد وەکو هەر ژنێکی تر لە پاشەکانی دنی تری دنیا دەیەوێت بە ئازادی بژی سربەست بێ بەشێک بێت لە پرۆسەی بنیانات بەشێک بێت لە پرۆسەی بڕیاردان بەشێک بێت لە بەشداریەکی ڕاستەقینە بەشداریەکی ڕواڵەتی و ڕووکەشینە. بۆیە ژنانی کورد هەر لە دروستبوونی مێژووە با بڵێن شۆڕشەیەک لە دوێەکانی مێژووی شۆڕژگەری کوردستان و لە مێژووی مرۆڤایەتیشە بەشدارێکی کارایی هەبووە. ژنان ئێمە لە کوردستان و لە عراقیشە هەمیشە جەختمان لەوە کردێتەوە کە ئەم مافانە مافێکی یاسایی و مافێکی دەستوری. بۆیە کاتێک ژن دەیەوێت بەشدار بێ دەبێت ئەم بەشداریەکی ڕاستەقینە بێت. واتە وەختێک تۆ کێبڕکەی ڕەگەزی بەرامبەرت یاخود خودی ژن خۆیەکەیت هەر کەسێکە بۆ ئەوی بگەی بە پایەکانی دەسەڵات بگەیتە ترۆپکی دەسەڵات پێویستە کات یەکەم جارێ خۆت بناسی. ناسینی خۆت زۆر گرنگە. تۆ ئەتەوێت چی بکەی لە کۆمەلگا ئەتەوێت بە چ ئاڕاستەیەک و تۆ خۆت پێناسەی خۆتە زانی کە خۆتت ناسی ئەزانی تواناکانت ئەزانی شێوازی کارکردنت ئەزانی ئارەزۆکانت بۆ بەشداریکردن. مەرج نییە هەمومان ببینە سیاسی مەرج نییە هەمومان لە حکوومەت بین کایەکانی یاخود پایەکانی دەوڵەت پایەکانی حکوومەت سیاسی بوارمان هەیە. بۆ هەرێکێک لەو بوارانە دەبێ کارکەی لەسەر پێگەیاندنی خۆت. توانە ڕەگەزێکی گرنگی سەرکەوتنی کەسەکەیە بەس بە تەنها بە توانانە. زۆر جار کەسەکە توانای زۆری هەیە بەس ناتوانێت بازار بۆ تواناکانی دروستکە. چۆن وا بکەی ئەم کەسایەتیە بناسێنی ئەم کەسایەتیە قورسایی ئەم کەسایەتیە بە جۆرێک بێ. شتێکی تر هەیە کاتێک کە تۆ دەتەوێت بەشێک بی لە سەرکردایەتیکردنی ئەم وڵاتە دەبێ هەندێک قوربانی بە هەندێک بابەت بدەیت. ئەبێ قوربانی بە زۆر کات بدەیت دەبێت پلانت هەبێ دەبێت متابعە بکەی دەبێت سەرچاوەکانی زانیاری فراوان بکەی دەبێت بە پلەی یەکەم اعتیمادت لەسەر توانای خۆت بێ. بۆیە ژن جیاواز لە ڕێگەزی بەرامبەری وەختێک دەبێتە کەسێکی سیاسی وەختێک دەبێتە کارمەندێک وەختێک هەر پۆستێک لە هەر پلەپایەکە لە هەر پیشەیەکە لە بچووکە تا گەورە بەرپرسیارەتەکەی دەهێندەی پیاوە. بۆچی؟ لەبەرەوەی من کاتێک کە دەچمە ناو حزبێکی سیاسیەوە دایکم خوشکم جگە لە پێوانە کۆمەڵایەتێکێکە هەیە لە سەرمان جگە لەو عرف و عاداتێکە لە سەرمانە جگە لەو بارە کۆمەڵایەتیە بارە ئابووری کە لەگەڵمانایە هەموو ئەمانە قورسایەکی تر زیادەکەینە سەر ژیانمان. چۆن دەتوانین ئەمانە هاوسەنگکەین لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی خێزانی ئەمانە هاوسەنگکەین بە عەقلانی دەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ دەرەوەی خۆمان و لەگەڵ ناو خۆمانەکەین دەبێ بزانین چۆن وا بکەین کە قەناعەت متمانە لەگەڵ خێزانەکەمان لەگەڵ چواردەورەکەم بە کۆمەلگاکەشم ئەو متمانەیە دروستکەم کە من شیاوی ئەو شوێنم من شیاوی ئەم کارم من شیاوی ئەوەم کاو بن. بۆچی؟ چونکە من تەنها بۆ خۆمیش ناکەم بەڵکو بۆ داهاتووی نەتەوەکەم بۆ داهاتووی گەلەکەم بۆ داهاتووی خێزانەکەم کەواتە دەبێ نوێنەرێکی ڕاستەقینەبی و متمانە دروستکەی. بۆیە هەم متمانە هەم لێ هاتوویی هەم ماندووبوون هەم بوونی پلان ئامانجێکت هەبێت تۆ دەتەوێت ببی بەچی
و دەتەوێت چی بێت وە ژیانیش دەبێت ئەوە بزانین هیچ شتێک ئاسان نییە دەستکەوتنی و هەموو شتێک ئاستەنگی هەیە مەترسی هەیە بە کۆمەڵە ناڕەحەتی کۆمەڵێ گۆڕانکاری گەورەت یە بەسەرا و مەرجنیا هەموو کاتەکانیش سەرکەوتوبی زۆر جار تووشی شکست دەبی کەوتن ئەبی بەڵام هەستی شکست دەبێ بۆ سەرکەوتن بێ بێگوماتە شکست ببێ بەوانەیەک بۆ ئەوەی کە بەهێز نەکولاوازت بێگومان هەر لە چوارچەوەی قسەکانت ئەمێنمەوە ئێمە هەموو کات باسی سەرکەوتنی خانمانمان کردەوە باسی پێگەی بەرزی خانمانمان کردووە لە کۆمەلگایە کە هەروکو خۆت باست کرد هەرێکە و لە بوارێکەوە هەیە ئامانجی و خەونی لە شتێکایە بۆ نەخۆی لە بابەتێکا دۆزێتەوە کاتێک کە ئیتر ڕاست و چەپی خۆی لێکجێ ئاکاتەوە بە دوای خەونەکەی خۆی بە دوای ئامانجەکەی خۆی هەنگاو ئەنێ بەردەوام کار لەسەر خۆەکە یاخود لە نێو بۆنە لە پێگەیەکایە ئەکەوێتە ڕکابی لەگەڵ کەسانی ترەوە پێویستەوە گرنگە کە خانمان ئەمە بزانن کاتێک کە تۆ ئەکەویتە ڕکابی پێویستە ڕکابەرەیەکی زانستیانە و ئەخلاقیانە بێ ئەبێ بۆ جۆرە خۆت باشە ئێمە با باس لەوش بکەین ینی دەست بخێنە سەر ئەو برینێش پێویستە خانمان لە هەر پێگەیەکا بێ چۆن کەسایەتی و پێگە و شخصیاتی خۆیان بپارێزن بۆ ئەوی ئەو شوێنە ببێتە پێشڕەویەک و نوێنەرایەتێکی وا بکەن کە بۆ خانمانی دیکە وانەی لێوەرگرن هەر پێگەیەک قورسایی خۆی و بەهای خۆی و بەرپرسیارەتی خۆی هەیە بیرکردنەوەی ژن بێیان پیاو بێ کاتێک کە هەوڵی وەرگرتنی بەرپرسیارەتیەکە یەکەمین شت کە کۆمەلگا چاودێریەکە و چاوی لێتی ئەوەیە تا چەند پێگەکەی ئیستیغلال کردو بۆ بەرژەوەندی کەسی تۆ چۆن دەتوانی متمانەی کۆمەلگا بەدەستبێنی چۆن دەتوانی متمانەی حیزبەکەت و سەرکردایەتەکەت بەدەستبێنی ئەوەیە کە یەکەم شت کە بیری لەکەیتەوە خزمەتکردنی خەڵکە خاکیبوونی خۆتە ئەو کورسیە کورسێکی کاتیە بۆ هەر کەسێک چونکە تەمەن هەموو کەسێک تەمەن بوار نادا کە هەتایە تۆ لەسەر کورسیەک و ئەمە دەرفەتێکی ئاڵوگۆڕە لە بینی تۆ و بەرامبەرەکەت لە بینی تۆ یەکێکی ترە کەواتە باشترین دەرفەت بۆ تۆ ڕەخساوە تاکو خۆت بسەلمێنی خۆت سەلماندن بە چیەکرێت بە تەنها بە خودی خۆت نابێت چۆن دەتوانی تیمێک دروستکەی لەو شوێنێک کە کارەکەیت و ئەم تیمە اعتیباری بۆ بکەی ڕاوێژ بکەی لە دەرەوەی خۆت لە دەرەوەی ئەو دامەزراوەیە خەڵکی تر چۆنەکەیتە تۆڕبەندیەک دروستەکەی کە ڕاوێژیان پێ بکەی ئەم کارانە چەند دەوڵەمەنیکەی لە هەمان کاتیشدا دەرگاکەت کراوە بێت من نا لەبەرەوەی ئێستا بەرپرسیارەتێکم ئەو قساکەم بپرسن لە هەموو شوێنەکان هەمیشە ئەو دەرگایی من کراوەتەوە حەقم نەبووە بزانم کێیە حزبیە بێلایەنە ئیسلامیە ئیسلامی نییە حزبێکی ترە پێکاتەیەکی تر بەبێ جیاوازیت بۆچی چکە تۆ خزمەتی خەڵکەکەی وە کورسەکەی تۆ پێگەکەی تۆ بە خزمەتکردنە بۆیە زۆر گرنگە وە بەرهێنان لە پێگەکەی خۆتا بکەی بۆ باشترکردن بۆ دەرەنجامێکی باش بۆ ئەوەی کە ڕۆشتی هەمیشە ئەڵێم هەمیشە بۆ برادەرەکانم بە گەنجەکان ئەڵێم پێگەکەت ئەبێتە مای ئەوەی هەزار ڕەحمەت بوو بۆ مردۆکانت و بۆ سەرکردەکانت و بۆ کەسایەتەکانە ڕێی من وێنەی جەنابی مام جەلال لە پشت سەرمەوەیە ئەمە ئامانەتێکی ئاینی ڕەوشتی سیاسیشم لەسەرە چۆن بتوانم پیاوێکی کەڵە پیا و نەمرێکی وە من لە پشتی خۆم دامناوە درۆ نەکەم لەو وێنە دانانە فێڵ نەکەم دەرگاکە بکەم هەر کاتێ هات نەژوورەوە وێنەکەی جەنابی مام جەلالیان بینی من بە ڕوویەکی خۆش بە سادەیی مامەڵم کرد هەزار ڕەحمەتووی بۆ نێرن ئەگەر بە پێچەوانەوە خوانەکە هەر کامێکمانە بکەین نەک بۆ تەنها بۆ جەنابیان بۆ باوکم بۆ کەسوکارم بۆ حەزبەکەشم کەواتە ئەو پێگەی کە وەرێگری ئامانەتە وە دەبێ بە ئامانەت شۆ تەسلیمەکەی و بەڵام دەبێ ئامانجەکەت ڕوون بێ شەفاف بێ لەگەڵ بەرامبەرەکانت ڕازگۆبی فێڵی لێنەکەی استیغلالی شینەکەی بۆ کەسی چۆن هاتی بە جانتایەک بەرهەم بچۆرە دەرەوە بەس بەرهەمەکەت بۆ خۆت نەبێ بۆ خەڵک بێ بۆ خەڵک بڵێن ئافرین بۆ ئەو حزبەی یان ئافرین بۆ ئەو حکوومەتەی فلان کەسی تیا بوو ئەمە بۆ هەمومان ڕاستە و بە پێچەوانەکەشیەوە بۆ هەمومان بە هەمان شێوە خراپە بێ ئەگەر ئێمە ئیستیغلالی پێگەی سیاسیمان کۆمەڵایەتیمان ئابووریمان بکەین بۆ ئەوە چونکە ئەوە ئەگەر ئەمڕۆ توانی بێت دەستکەوتێکت هەبێ بەس خی گەورە لە شوێنێکی تر
تۆڵە لەو کەسە ئاکاتەوە بە شێوازێکی تر بۆیە گرنگە و ئامانەتە بپارێزین و ئەو متمانەی خەڵک بەدەستبێنین. مرۆڤیش هەمیشە بە سروشتی خۆی و جوانە پێویست ناکات لە پێگەیکی پێ بدرێت لە قالبی خۆی دەرچێ بە جۆرێک بێ هەروەکو خۆت باست کرد کورسی تاسەر بۆ هیچ کەسێک نامێنێتەوە کاتی و گرنگەوەی کاتێک کە تۆ لەسەر ئەو کورسیە بووی پێگەی خۆت بە جوانترین شێو بۆ خەڵک بسەلمێنی و بیپارێزی دەست خۆش بە خات و ئەمەل باسی سەرۆک مام جەلالت کرد بە هەر لە بابەتە بمێنینەوە ئەجا کە من هاتمە ژوورەکەتەوە ئەوەی سەرنجی ڕاکێشام وێنەی مام جەلال بوو چۆن بوو بڕیارتدا لە شوێنی کارەکەت وێنەی سەرۆک مام جەلال دابنی ئەمە تا چەند ئاسوودەی پێت بەخشیوە. مام جەلال هەزار ڕەحمەت لە گۆڕی هەزار مام ڕێبازێکە مام بیر و باوەڕە مام چەپکە گوڵەکەیە کە بۆ هەمومانی فێر کردو. مام جەلال کەسێکی سیاسی بە تەنها نەبووە. مام جەلال سەرکردە بووە سەرکردێکی جیهانیش بوو نەک سەرکردێکی ناوخۆی. بۆیە وانەکانی جەنابی مام جەلال کە من خۆشبەخت بووم لە تەمەنی سیاسی خۆما زۆر نزیک بووم لە هەندێک هەنگاو لێەوە لە کۆبوونەوەکانی ژنانمان لەگەڵی لە کۆبوونەوە سیاسیەکان لە ڕێنماییەکانی لەو سادەی و خاکێک کە زۆر گرنگی بە ئێمادا زۆر جار لە سەرکاتی نان خواردنەکان گرنگی زۆرەدا کە خانمەکان ئەوە بخۆن ئەوە بخۆنەوە. مام جەلال بۆ ئێمە تەنها سەرۆکی حیزبەکەمان نەبووە بەڵکو ڕابەرێکی مێژووی نەتەوەی و گەلەکەمان بووە ڕابەرێک بۆ کە جێگەی شانازینەک ئێمە دۆست و نایارەکانیشمان بووە کە مام پێکەوە ژیانی ئاشتیانە بەهاکانی مام هەمیشە لەگەڵمانایە. ئەمڕۆ هەتا دنیا ئێمە دەست بەو بەهایانەوە ئاگرین و ئەوەی زۆر جێگای دڵخۆشیە جەنابی بافڵ تاڵەبانی و جەنابی خوبات تاڵەبانی بەردەوامن لە تەواوکردنی ئەو ڕێوازە بەردەوامن لە هێشتنەوەی ئەو ڕێبازە بۆی ئێمە بوونی مام دەرگاکەم کە یکەمەوە یەکەم شت کە چاوی پێ هەڵەیەنە وێنەکەی مامە ئاسوودە دەکا و هێزێک و ورەیەک مەداتێ وهان مەدا کە کەم تەرخەمی نەکەم و فێڵ لە ئەو قەڵەمەنەکەم کە ئیمزایەکەم بۆیە هەمیشە وەکو پشتیوانیەک وەکو ڕەگەزێکی ڕۆحی لە پشتی سەری خۆمەوە دامناوە کە هەمیشە لەگەڵمایە. دەست خۆش بێ وەکو باست کرد ینی بەرکەوتەتان لەگەڵ مام جەلال هەبووە کەم و زۆر هیچ بەبیرتدا دێتەوە یادەوەریەک یاخود ڕێنماییەکی ئەو هەتاو کوێسا هەر لە خەیاڵت ما بێتەوە و بەردەوام کرد بێتت بە ئامۆژگاری خۆت و لە مێشکتا پەیڕەوت کردبێ. من ئەندامی مەکتەبی ڕێکخراو دیموکراتیەکان بوو جەنابی مام جەلال هەر کاتێ میوانێکی وەفدی بەهاتایە تەلەفۆنیانە کردیان وت بڕۆن لەگەڵ بەشی خانەوادەکان خێزانەکان بەرنی پێشوازی لە میوانەکان بکەن. زۆر جار کە میوانی لە دەرەوە هات لە دووکان کە میوانداری میوانەکانیە کرد من یەکێک بووم لەو ژنانێک کە بەشداریە بووم لەگەڵیان زۆر جار گفتوگۆمان لەسەر زۆر شت لەگەڵیان کرد زۆر جار ئەوەی کە جەنابی مام جەلال بۆ ئێمە ئاسوودە بوو کە هەستت بەوە ناکرد تۆ لەگەڵ پیاوێکی سەرۆک کۆمارێک یان سکرتێری حیزبێک دانیشتووی هەستەکرد لەگەڵ هاوڕەیەکت دانیشتووی هەستە دەکرد لەگەڵ پێشمەرگەیەکی سادە دانیشتووی گفتوگۆت لەگەڵەکە. قسەیەکی جەنابی مام جەلال هەیە لەگەر خۆم نەبم ئەگەر من یەکێتی نەبێ من ئێستا پارێزەرێکە بووم لە کەرکووک گەورەی ئەو پیاوە چەندێک گەورە بوو هەمیشە خۆی سادە ئەکردەوە بۆی کە تۆ تێبگەی بوونی تۆ بوونی ئەم پێگە و دەسەڵاتە ئەوەیە کە هێزێک لە پشتەوەیە دەبێت دەستی پێوە بگری بۆیە بۆ ئێمە دایمەن ڕێنمایەکیە کردین ئەیوت مافەسەندرێ نادرێ ئەگەریەوە چاوەڕێ بن ئەو مافانەتان دەستکەوێ دەستان ناکەوێ دەبێ بچنە سەر جادە هاوارکن بوونی سەکۆی ئازاد لە پارکی ئازادی نەک تەنها بۆ پیاوان و بۆ ئازادی خوازان بۆ ژنان سەکۆیەکی گرنگ بوو کە داوایە کرد هەمیشە خۆشی جەنابی و دادەهێرۆژ یەکێکە لە پاڵنەرە هەرە سەرەکیەکانی من کە هەمیشە وەکو ڕێنوێنیەک وەکو ڕێبەرێک دایمەن گەڕاوینەتەوە بۆ ئامۆژگاریەکانی دایمەن گەڕاوینەتەوە بۆ نووسینەکانی بۆ پرۆژەکانی بۆ بەرنامەکانی لەبەرەوە یادگاریەکانیان نەک بۆ من بۆ هەمومان یادگاری زۆرمان هەیە لە گفتوگۆ لە دانیشتن لە بەشداریکردن
و ئەوانە بۆ ئێمە بۆتە هێزیمانەوەمان و هێزی بەردەوامیشمان. دەست خۆش بێ بۆ پێی کە باسی خات و هێرۆت کرد ئەمە دەکەین سەلامت بێ و هەمیشە تەمەنی درێژ بێت. کێ جگەل لەو بە پێشڕەوی خۆت بزانی لە کۆمەڵگایە وەکو خانمان کە پێی سەرسامبی بە تواناکانی؟ ئێمە زۆرن ژنانی تێکۆشەر، بەڵام ئەوانەی کە لە تەمەنی هێرۆخانەوە کە هاو سنگەری هێرۆخان بۆ نزیک بوون زۆر بۆن ژنەکان بۆی زڵمیان لێ نەکەم، بەڵام ئەوانەی کە زیاتر من فێر بووم و سیرم کردوون و لەگەڵ یانان دانیشتنم هەبووە. هێرۆخان شخصی خۆی کە زۆر نزیک بووم لێ، کافێ سڵێمان کافێخان سکرتێرێکێکی ژنان، نەرمین عوسمان، ڕووناکی شێخ جەناب، هەڤاڵ خەجۆ، جگە لەو ژنانەی و هەندێک زۆر ژنی تریش هەن ئێستا کە لە کوردستانە، هەندێکیان لە خوارد تەمەنی منن، هەندێکیان لە تەمەنی خۆمان، هەندێکیان نزیکن لە تەمەنم کە زۆریان کە بەشدارێکی گەوریان هەیە و بەردەوام ئێمە گفتوگۆکەین. بەڵام ئەو ژنانێک کە لە دەرەوەی با بڵێن لە پێش ئێمە خەباتیان کردووە و بەشێکێش بوون لەسەر خستنی خەباتی ژن لە شاخەوە، ئەوانە ڕۆڵی زۆر گەوریان هەبەوە. هەمیشە وەکو مامۆستایەکی خۆم سێریانەکەم. دەست خۆش بێ، هەمیشە سەلامت بن، تەندروست بن. ئینشەڵڵا هەندێکیانمان بەسەر کردوتەوە، بەڵام هەندێکی دیکەیان ماوە ئینشەڵڵا ئەگەر کات بێ و خواتەمەندە ئەوانیش بەسەرەکەن، چونکە ئەرکی ئێمە بەسەرکردنەوەی خانمانە لە هەر پلە و پێگە و پۆستێکدا بێ و سەر بە هەر لایەنێک بێ. ئێمە کێشەمان نییە، حزبایەتی ناکەین، ئێمە پێگەی خانمان بەرز ڕاگرین هەریەکە و لە پێگەی خۆیدا. خات و ئەمەل بەشدار بوویت لە چەندین چالاکی بڵین لا خولی ڕاهێنان، ئەم چالاکیانە چی بۆ دەستەبەر کرد؟ یەکێک لەو شتانێک کە من خۆم بە قەرزاریە زانم لە ژیانی سیاسی و ڕێکخراوی خۆمە، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بە پلەی یەکەم ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانیە کە بەشێکی زۆر لە خولەکانی ڕاهێنانم لە دەرەوەی وڵات بووە و بەشداری ئەوان لەگەڵ ئێمە و پاڵپشتی ئەوان بۆ من کاریگەری زۆر گەورەی لەسەر ڕوتی بەرەو پێشچوونی کارەکان و چالاکیەکانم بووە. ئەوان لە بواری سیاست داڕێشتنوە تا پۆلیسی زۆر زۆر دەوڵەتێکی زۆر زۆر مێژوو ڕیشەیەکی زۆر گەورەیان هەیە لەم بوارەیە، بۆیە خولەکانی ئەوان فێریانە کردم چۆن ئەچیتە ناو خەڵکەوە. کاتێکە چیتە گوندێک، من لە زۆرترین گوندەکانی گەرمیان ناوچەی سەنگا و لە گوندەکانە شەو ماومەتەوە لەگەڵ خەڵکی گوندەکان. قوتابخانەمان دروست کردووە بە موادی خۆیان، لەگەڵ خۆیانە ئەو ژنە ئازا و تێکۆشەرانەی گەرمیان کە بە دەستی خۆیان سواغی قوڕە سوورەکەی ئازان دۆست. بۆیە لە زۆرێک لە گوندەکان لەگەڵ هاوڕێکانم لە ڕێکخراوی لانەی مناڵان ئەو کاتەکە ڕێکخراوێکی ناحکومیمان دروست کرد تایبەت بە مافی مناڵ. لە دوای ڕێکخراوی مناڵ پارێز کە دادەهێرە دایمەزران، من یەکەم کەس بووم کە ڕێباری ڕێکخراوی مناڵانی ناحکومیمان دامەزران کە ئیشمان لەسەر مافەکانی مناڵانە کرد. لەوەوە ئێمە لەگەڵ ڕێکخراوی یونیسف، لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزی بەریتانی، لەگەڵ ڕێکخراوی نەتەوە گرتوەکان، زۆرێک لە ڕێکخراوەکان، لەگەڵ ڕێکخراوی NPA نەرویجی، زۆرێک لە ڕێکخراوەکانی تر ئێمە پرۆژەمان هەبوو. بۆچی وتم مناڵپارێزی بەریتانی؟ لەبەرەوەی فێریە کردین چۆنە چیتە ناو خەڵکەوە و کاتێکە چیتە ناو گوندێکەوە دەبێت چۆن بچیت، جلوبەرگەکانت، شێوازی گفتوگۆکردنت، ئەو بابەتانەی کە بەکاری هێنی بۆ دەربڕینی ڕای بەرامبەرەکە، دۆزینەوەی خواستەکەی ئارەزۆکەی چۆن دەست پێەکەی، دواتر چۆن پرۆژە نووسیتەوە، چۆن چاودێری پرۆژەکەتەکەی، چۆن پیاچوونەوە ئەەکەی، چۆن هەڵسەنگاندنەکەی لە دوای 6 مانگە. زۆرێک ئەمانە بۆ من ڕوونکەرە یانی ڕۆشنکەرەوەی ژیانی کۆمەڵایەتی و سیاسیم بوو کە ئەوە بوو بە بنەمایەک بۆ ئەوەی هەر کارێک، هەر پرۆژەیەک، هەر شتێک بیکەم لەسەر ئەو پێوەرانە یاخود لەسەر ئەو ڕێنمایانە بێت کە لەلایەن ڕێکخراوەکانە وەرمانگرت. چەندین خولی ڕاهێنانمان ئێمە بینیوە کە لە وڵاتانی دەرەوە کە تایبەت بووە بە مەسەلەی هەڵسەنگاندن، چاودێریکردن و هەموو پرۆسەکانی تر. باشە، هەروکو خۆت باست کرد لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە زۆر شت فێر بووی و پاشان ئەو توانە و ئیمکانیەتەوە ئەو حەزی کە هەت بووە، ئەو ڕۆحە هاوکاریی کە هات بۆ خستوتە خزمەتی مافی منداڵانەوە بە تایبەتی، یعنی ئەم خەمخۆریەت زۆر بۆ منداڵان لە پای چی بوو؟
من بۆ خۆم کەسێکی زۆر عاتفێ نەک بۆ مناڵ هەر پەلەوەرێک هەر بوونەوەرێک ئەجا ئینسان بێ یاخود ئاژەڵ بێت یا پەلەوەرێکی تر بێت یان ژینگە بێت ئازارە کێژە مەگەر هەستەکەم بریدارەکری هەستەکەم ئازارەکری هەستەکەم لە ناوە چێتیان هەستەکەم ڕوبەڕی تونندەتی ژێبێتەوە بۆیە ئەو سۆزداریم زیاتر و عاتفە و میهرەبانیم زۆرتر هەموو دایکیش ساڵی 92 کە ڕێکخراوی مناڵپەرزی کوردستانی دامەزرا زۆر بە پەرۆشیەوە دادا لەسەر مناڵانی سەر شەقام لەسەر زۆر بابەت لەسەر گەنجان لەسەر کازیوەکان زۆر ئیشی جوانیانە کرد ساڵی 94 لەگەڵ هاوڕێکانمان بیرمان کردەوە ئێمەش ڕێکخراوی مافی مناڵان دابمەزرێنین بۆ ناساندنی مافەکانی مناڵان بیرمیت ساڵی 94 کە ڕێکخراوی لانەی مناڵاتمان دروست کرد لەگەڵ هاوڕێکانەمە چین سەردانی سەرکردەکان و فەرماندەکان و دەستگاکانی تر و خەڵک و ئەچوینە گەڕەکەکان و ئەچوینە شار و شارۆچکە و گوندەکان زۆر جار پێکەنینیانە هاو ئەیوت گەورە جارێ مافی نییە ئێوە بەسی مافی مناڵەکەن ئەمود آخر ئەو گەورەی کە ئێستا مافی نییە دەبێت لە مناڵیەوە فێر بکرێت مافەکانی کامەیە بۆی لە گەورەبوونە خۆی درک بە مافەکانی بکات نەک ئەوەی ئێستا هەڵمەت بکەی گەورەکان هوشیارکەیتەوە لە مافوو لە یاساولەوە دەبێت لە مناڵیەوە ڕایان بێنیت بۆیە یەکەم ڕێکخراو بووین کە قەدەغەکردنی لێدانی مناڵمان لە سلەیمانی قەدەغە کرد ئەو کاتە دوو ئیدارەیە بوو بەداخەوە قەدەغەکردنی مناڵ نابێت لێدان لە مەکتەبەکان هەبێت مامۆستا زۆرێک لە مامۆستاکان بەتایبەت مامۆستا ڕەحیم و مامۆستا عەبدوڵڵا سوور و مامۆستا عومەروانمان لەگەڵا بوو کە پرۆژەی ڕاگررتنی لێدانی مناڵ لە مەکتەبەکان دوای ئەوەی کە ئەو بڕیارە دەرچوو لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردی سلەیمانی ئەمە بوو بە دەستکەوتێکی جوان کە هانی داین دەست پێ بکەین ئیتر لەقمان کردەوە لە کۆیە لە ڕاپەڕین لە گەرمیان ئەوی خۆشحاڵیە تا ئێستاش لەقی گەرمیانمان چالاکترین لەقا لە شوێنەکانی تر نەمانما بەڵام ئۆفیسی سەرەکی لە سلەیمانی تا ئێستاش کارەکەن و لەقی گەرمیانیشمان بە هەمان شێوە بۆیە لە ئەنجامی ئیشەکانم زۆر جاڕوایان نەزانی من گەرمیانی بەڕێ زۆرترین پرۆژەمان لەو ناوچانە مامەڵەت زیاد لەگەڵیانە بۆیە مەسەلەی مناڵ بە بڕوای من بۆچی لای من گرنگە جگە لە دایکایەتی و جگە لە بابەتی ئەوەی کە خۆم دایکم و مناڵم هەیە بەس لای من ئەگەر بتەوێ هەر کۆمەلگایەک پێشکەوتنی کۆمەلگا ببینی دەبێت لە ژیانی دوو مرۆڤەوە سەیری کە ئەویش مناڵ و ژن ئەگەر ژیانی مناڵ و ژن لەو کۆمەلگایە لەو دەوڵەتە سەقامگیر بوو ئاسوودە بوو ئەوە دڵنیا بەو دەوڵەتە گەشەی زیاترە بۆیە دەمەوێت بنەمای کوردستان دەمویست بنەمایکی باشکردن بێت کە مناڵ داهاتووی نەتەوە و وڵاتە دەبێت مافەکانی پارێزراوە زۆر باشە میشە سەرکەوتوو خات و ئەمەل ئێستا عنیوەکو سەرۆکی دەستەی گەشت و گوزار تۆ هەم لە ناوەندی بەڕێوەبردنای هەم لە ناوەندی بڕیارە توانین بڵین دەسەڵاتە پێدراوە ئەمە بڵین لە ماوەی کارکردنت یعنی ئەوەی کە تایە کارت کردووە و بڕیارت داوە مامەڵەت لەگەڵ کارەکە تا کردووە چی شتێک زیاد بۆ تەمای ئازار بۆت و چی شتێکیش زیاد ئاسوودەی کردووی ئازارەوەیە کە تۆ کاتێک کە هاوڵاتیەک دەجار پێنجار شەشجار مانگێک دوو مانگ ساڵێک بە دوای کۆمەڵێک کاغەز و کۆمەڵی فایلەوەیە کە تۆ حەزەکەی بۆی بکەیت و دەسەڵاتت نییە ئازارەکە لە شارێکی ترەوەیە تۆ هەموو ماندووبوونەوە و هەموو شەو نەخۆنیە کاوەکو پێویست زۆر جار ڕۆتینی ئیداری ئازارتەدا کە ئەو پرۆژەیە مستەحەقی ئەوە نییە ئەو دۆسیە مستەحەقی ئەوە نییە دایمەن خواستم و خولیام ئەوەیە کە ئەو یەک پەنجەرەیە کە حکوومەت بۆ پرۆژەی جەنابی کاقوبات لە پرۆژەی خزمەتە باسەکە کە بە یەک پەنجەرە بتوانین کاری هەوڵاتیان بکەین ئەوە زوو خێرا بکرێت هەوڵدەین بە کەمترین ماوە خزمەتی خەڵک بکەین و هەمیشە دەستی گەنجەکان بگری بۆی بتوانین هاوکاریان بی لەو بێکاری هەیە کە خۆتان نەزان ژمارێکی زۆر دەرچوو لە 2014 تا ئێستا دانەمزراون بۆ من زۆر دڵخۆشە بم کاتێکا بینم پرۆژەیەک لە پرۆژەکانی من هەلی کارە ڕەخسێنێ بۆ گەنجەکانم ئازاری شەخۆم کاتێکە ناتوانم وەکو پێویست ئەو دەرفەتە دەستەبەر بکەم بۆیان ئەوەی زۆر دڵخۆشمەکە کابینم من کە هاتمە گەشت و گوزار
زۆرێک لە دەست و برادەکانم ئەیانوت هەتا تۆ نەهاتەوەی زۆر نەمانەزانین گەشت و گوزار بەو دەرەجەیە تۆ بە هەر داوە بە شوێنەکە ئەمەش بۆچی ئەو ئەزمونێکە باسم کرد توانیم لە ڕێگای هاوکارەکانم لە دەستەی گەشت و گوزار بەبێت جیاوازی بەڕێوبەرایەتی گشتیەکانم بەڕێوبەرە گشتیەکان و بەڕێوبەری قەزاکان کەرتی تایبەت کە بەڕاستی بۆ من جێگای دەستخۆشی و سوپاسە چکە بەشێک لە پێشکەوتنی کوردستان و ئەو ڕەنگە و ڕەنگەیەکەی بینی بەرهەمی ماندووبوونی بۆ بەرهێنەرانی نیشتیمانی و خاوەن پرۆژەکانی کەرتی تایبەتە ئەمانە دڵیان خۆش کردوم و سەرنجام ئێستا دەتوانم بەسەر بەرزیەوە بڵێم لە ماوەی ئەو 4 ساڵەیە کۆمەڵی دەستکەوتی زۆر گەورم بۆ پرۆژەکان و بۆ گەشت و گوزار بەدیهێناوە. دەستە خۆش بێت جێگەی شانازی چاوەڕی باشتریشە لێکەین وەکو خانمێکی سەرکەوتو چۆن ئەڕوانی تا ڕێژەی بەشداری خانمان لە هەر پێگەیەکدا بێت لە ئاستەمۆحی ئێوەی خانمایە؟ نا بە دڵنیاییەوە ئاستی بەشداریکردنی ژنان بە بەراورد بە مێژ و خەبات و بە بەراورد بە توانەکانی ژنان نەخێر بەڵام ناشبێ زۆر پەلە بکەین کە هێشتا زۆر جار باسمان کرد لە ئەوڵەوە زۆر جار ژنانێک یان پیاوانێک پسپۆڕیان هەیە بەڵام توانای بەڕێوەبردن و سەرکردایەتی کردنیان وەکو پێویست نییە بۆیە بە بڕوای من دەبێ زۆر دقیق بین لە هەڵبژاردننی ئەو کەسانە جاژن بیان پیاو بێ و خەباتی ئێمە بۆ زیادکردنی ڕێژەکەیە بە بڕوای من یەکێک لەو ڕەخنانەی کە لە خودی ژنا خۆیەگرین و لە سیستمی حکومڕانی عێراق و کوردستان ئەگرم ئەوەیە کە هەموو 10 ساڵ جارێک تۆ دەبێ پرۆسەی فەلسەفەی سیاسی خۆت پیاچوونەوەیکی پیا بکەیت و ئەو ڕێسا و ڕێنمایی و یاسایانی دەرت کردووە دەبێ هەڵسەنگاندنی بۆ بکەیت چکە هەموو 10 ساڵ جارێک کۆمەلگا گۆڕانکاری بەسەرایەت و جیلێکی نوێ دێتە پێشەوە خواست و داواکاریەکانە گۆڕێ گۆڕانکاری بەسەر پێشکەوتنی کۆمەلگا پێشکەوتنی تەکنۆلۆژیا وا ئاکا کە تۆ دەبێ خۆت بگونجێنی لەگەڵ ئەوە بۆیە نظامی کۆتا زیاتر لە نەک 10 ساڵ 3 ساڵی تێپەڕان کە ئێمە نەمانتوانیوە یانی ئەوە 20 ساڵە بەسەر کۆتایە ئەڕوات کەواتە پێویست دەکات ئەو 125 عێراق گۆڕانکاری بەسەرا بێت و ئەو 130 هەرێمیش دەبوو ئێستا لە 150 بێ چکە من دڵنیام ژمارێکی زۆر ژنمان هەیە کە شیاوی ئەوەن بچنە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بۆیە ڕێژەکە دەبێ گۆڕانکاری بەسەرا بێت و ئەو نظامە وردە وردەوە کۆی کە دەوڵەتانی ئەوروپا کە ڕێژە دەستنیشان نەکراوە لیستەکە ژنێک پیاوێک دەستنیشانەکات و دواتر کێبڕکێ لەسەر توانە و لەسەر لێ هاتوویە کاکرێت. زۆر باشە من یەک دنیا پرسیارم بۆ تۆ ئامادە کرده بوو سەبارەت بە ئەزمونت بەڵام کاتەکە زۆر بە خێرایی ئەڕوا ئەگەر بتوانین بە کورتی وەڵام بیتەوە چکە بەرەو کۆتایی بەرنامە ئەچین تا چەند گرنگە خانمان ئەزمموی خۆیان بنووسنەوە. زۆر گرنگە من یەکێکم لەوانەیە کە تەمەڵم لەو شتە نیازت نییە هیچی ئێستا لەبەرەوەی با زۆر من خۆم دایمەن داوا لە زۆر جار بە تکاتکە لە کافێخانەکە مەڵم تکات لە یەکەم تەسجیلێکدانێ و ئەو مێژووە جوانە و سەروەریانە ینی تەسجیل کە باەکێکی تر دوایی بینوسێتەوە بۆ خۆشم من یەکێکم لەوانەیە کە تۆزێ کەم تەرخەم بۆم لە ئەرشیفی خۆم بەڵام دڵنیا بە ئەکیید ڕۆژێکە بێت خاتۆ مەلگیان لە کۆتاییە پێم خۆشە ڕێنمایی خۆت یاخود ئامۆژگاریان بە هەرچی جۆرێکە خۆت ناوی ئەبەی بۆ ئەو خانمانی کە سەرەتای تەمەنیانە ئەیانەوێت هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن بەڵام ترسێکیان هەیە یاخود لە ترسی دابوو نەریتی کۆمەڵگا لە ترسی بیری چەک بەست و ناتوانن هەنگاو بۆ ئامانجەکانیان بنێن وەکو خانمێکی سەرکەوتو چیان پێ ئەڵەی ڕێنمایی چییە بۆیان؟ یەکەمین شت ژنان هیوادارم بە جەستە خۆیان نەناسێنن بە عەقڵ و بە بیرکردنەوە و بە ڕەوشت و ڕەفتار و بە پرۆژە و بە بەرنامە و بە پلان و بەو زانیاری و شایستەی کە هەیەە خۆیان بناسێنن. ئەمڕۆ زۆر جیاوازە لە دوێنەی ئێمە ئەمڕۆ ڕێگاکانی دەرکەوتن و ئامڕازەکانی دەرکەوتن ئەوەندە زۆرە ئەوەندە لەبەر دەستایە کە دەتوانی بە جوانترین شێوە نمایشی توانەکانی خۆت بکەیت بۆیە بە بڕای من ڕێنماییم بۆ کچانی گەنج و ژنانی ترکە خەونی پێگەیشتن و هاتنە پێشەوەیان هەیە تکایە کار لەسەر پێگەیشتنی خۆتان بکە و شتێک کە لە لای من زۆر دای من ئازارمەدا ئەوەیە کە ژنان متمانەیان بە خۆیان بێ و کاتێک کە تۆ متمانەت بە خۆت بوو
بەلاتەوە زۆر دڵخۆشیە نەک ژنێک 100 ژن لە توانای تۆ لە توانای تۆ زیاتر لە دەورت بێ ئەگەر من هەر بەتەنها خۆم بم و بترسم لەوەی ژنێکی کە بێتە پێشەوە هەرگیز پێش ناکەوە هەرگیز کۆمەلگاکەش بە چاوێکی ڕێزەوە مامەڵە ناکە چکاڵە تا تەنها بۆ هەر ئەو ژنە بەڵام ئەگەر سەدان ژن هاتنە ناو پرۆسی سیاسی لە ناو پرۆسی بنیاتنانی وڵات لە بازاری کار لە پێگە جیاوازەکان لە دەسەڵاتە جیاوازەکانە بەشدار بوو هەمومان بەیەکەوە هێزی وە بەرهێنانی وڵاتمان زیادەکەین هێزیمانەوەمان بەهێزترەکەین و ڕەگ و ڕیشەمان بە قووەترەکەین و دەبینە سەنەد بۆ ئەوەی ترمانەوە و سەرنجام ئەو دەستێک کە خەوێنراوە ئێستا دەبێتە دوو دەست واتە ژن و پیاو بەیەکەوە دەتوانین کوردستان ئاوەدانتر و گەشە سندوتری کرد. زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵ تا ئومێدەکەم بەم چەند ساتار چەنە ساتێکی کەمە بۆ ئەو هەموو ئەزمون و هەموو توانایی تۆ بەڵام ئومێدەکەم توانی بێتم لەم چەند ساتە خزمەتم کردبێتی لە پای بەشداربوونت لە بەرنامەکە من قەڵغانێکی ڕێزیێنانی تایبەت بە پرۆگرامی پێشڕەوانم بۆ تۆ ئامادە کردووە ئومێدەکەم بە دڵت بێ زۆر خۆشحاڵ بووم بۆ منەوە جێگەی شانازیە و شانی زۆر زیاترنیام زۆر پیرۆزت بێ یاسایەکی دیکەمان هەیە و سوپاسی شتەکەم ئەمڕۆ لەبەر خاتری من سەرباری ئەم و سەرقاڵی و کارکردنێکت توانیتکەوە پابند بیت و جلی کوردی بپۆشی زۆری جوان دەرکەوتوی من بەشێ لە ڕۆژەکانم بەجلی کوردیەوە دەوامەکەم هەندێک لە ڕۆژ بە تایبەتی لە بۆنە نیشتیمانیەکان بە تایبەتی لە بەهارە لە هاوینیشە هەموو کاتێک هەر جوانە بەڵام لەوانێت تۆزێک لە کاتی کارکردنا تۆزێک ئەوە بێ دەستە خۆش بێ خات و ئەمەلگیان ئەمە یاسای کۆتایی پرۆگرامەکەی کە تێنووسێکی یادەوەری پرۆگرامی پێشڕەوانە کە دەفتەرێکی یادەوەریە تایدا هەموو دەستنووسی خانمەکان ئەنووسینەوە چکە بە هەند وەرەگرین ئێمە وە گرنگە بۆ ئێمە سەبارەت بە بەڕێوە چوونی بەرنامەکە بێ شێوازی پرسیارەکان یاخود بەوەی کە چی میوانێکی دیکە پێت خۆشەکەەوە بەسەری بکەینەوە بە تایبەتی خانم لە هەر پێگەیەکا بێ توانی پێشنیاری بۆ بکەیت و دەستنووسێکی خۆت بەمە بەجێ ناوی خانمەکە ئێستا بڵێم یان لە نووسینەکانی بنووسین بۆمان بنووسی تۆ بەردەوام بە لە نووسین و ئەمەش کۆتایی پێهێنی بەڵە خۆشەویستانم لێرەشدا هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەشمان کە لەگەڵ خات و ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار و سەرباری ئەم کاری ئێسە و چەندین کاری دیکەشی کردو ئەزمونێکی زۆر دەوڵەمەندی هەیە ئێمە نەمانتوانی بەم چەند ساتە حەق بە هەموو وزە و چالاکی تواناکانی ئەو بدەین بەڵام هیچ نەبێتوانیمان بە ئێوەی خۆشەویستی زیاتر بناسیێنین ئەوانەی کەوان ناسراون لەلایەن و ئەوانەشی کە تا ئێستا خات و ئەمەل ناناسن تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و لە پێگەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ